مامۆستا بە کورتی باسی پێشی خۆم کە من ینی پێشووتر گەنجێکی زۆر باشم، ینی ئەها بەغیرەت بووم، خۆفم نەبوو، هیچ خۆفێک لە دڵمان نەبوو، نە لە شەیاطین نە لە جن. زۆر باش مامۆستا، و نزیکەی 2 ساڵە مامۆستا خۆفی مردن بە تەواوەتی بێزارمی کردو، ینی ژیانی لێم تێکداوە، هیچ شەوێک نییە ینی وان هەست نەکەم نەفرێک دەپشتمەوە، یەک نەفرێک دێبووم یانەوە تا ینی کە سەرشم سوورە خواسە سوور خواردنێکی احتیاطی با بڵێن، هەر وەک نەفرێکی احتیاطی وازانم شتێکم لێ بەسەر دێ. زۆر ناخۆشە، بەچدی ژیانی دێم تاوا کردووە مامۆستا. لە چی مردنە ترسی قوربانگیان؟ هەر لە مردن دەترسم، یعنی ئێستا پێشتر وانە بووم، ئێستا کە بە دوای با بڵێن بە دوای مردوویەکە بچم بۆ گۆڕستان وەزعم تێکە چێ لەسەری، ینی زۆر جار ناوێرم بە دوای مردووەکە، لێرە دەکەم لەگەڵ مردووەکەیان ناڕۆم بۆ قەبرستان. براگیان پێت وایە ئەگەر بمریت چی ڕۆدات؟ نازانم مامۆستا، بەڵام زۆر لێ ترسم. فێکە ترست لە ئازاری مردن هەیە یا ترست لە ناو گۆڕ؟ بەتاکید ترسم لە ناو گۆڕ و ترسم لە عەزابی مردنیش هەیە. دێکە قوربانگیان ئەم دیمەنە بێنە پێش چاوی خۆت. تۆ کوڕێکی دینداری وایە؟ الحەمدولله مامۆستا. زۆر باشە. إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. أو كسانيك أغلين الله خوامانا. إن الذين قالوا ربنا الله لسر أو إيمان الله وتعالى لسر لا إله إلا الله استقاموا بردواميا هي حتى أو كاتيك و حالتي احتضار يعني بودي حالتي مردني يعني بودي لو كاتيها خوي پروردگار تولي لملائكة أن يريد ودل نواي أم نخوشة كسفري قيامتك هي كم شتي كبيت بلين ألين ألا تخافوا ما ترسى كواتا قربانيان أو ترسيتو خود بۆ خۆت دروستت کردووە مەلائیکە لەو کاتەیە دێت هێمنت ئەکاتەوە هێورت ئەکاتەوە کە ئەللا تەخافوا لە مردن نەترسیت، لە قەبریش نەترسیت، ولا تەحزەنوا خەفەتیش نەخۆی لەوەی کە دنیا بەجێهێڵیت. هەر ئەوەش نا وأبشروا بالجنة التي كنتم توعدون مژدەت لێبێ بەو بەهەشتەی کە ئێوە وعد درابوو پێتان بیبینن. باشە ئینجا ئەڵێن نەشترسی کەوا تۆ بەتەنیایت، خەم نەخۆی کە بڵێ من ئیتر تەواو لە کەسوکارم دوورەکەومەوە. نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة. ئێمە سەرخەر و پشتیوانی ئێوەین، ڕەفیقی ئێوەین، هەم لە دنیا و هەم لە قیامەت و ناوگۆڕەکەشە. بۆیە قوربانگیان لە حەزاتی مردن طبعا ناخۆشە، بەڵام بۆ ئیماندار مژدەدەرە، بۆ ئیماندار مژدەدەرە. والله قوربانگیان یەقینت هەبێت ئینسانی ئیماندار كاتيك كأمريت يستريح وكو بيغمرة فرمي صلى الله عليه وسلم استراحات أكاد استراحات يستريح من نصب العباد والبلاد لهمنا راحت يقرص قاري أبيت نجرك ستان نمال كاولي ننخوشي نكي شيخ يزاني هيجي لبير نامينت استراحات تيجي بلا خلق يكي بلاشة زينوه خلق يكي بلاشة زينوه بلا همو رجي يأتيه الموت من كل مكان وما هو بميت همو رجي مردني بودي بلام نامريت تيجي برا جاري واي كيشيكي خيزاني روتي اكاد اوات خوازي بوي بمريت والله جاري واي توشي ابروچونيك ابيت اوات خوازي بيش اوي اود بسر بهاتا بمرديتا بوي قربانيان تو مادام اهلي توحيدي اهلي اسلامي لمردن ما ترسل كل دالي لقل عامية اچين شامية ام مردنا برا قوري ئیتر هەموومان ڕاپێچەکات گەورە و بچوو کورد و عەرەب و عەجەب هەموو زمان و لەغاتیە هەموو بێدین و دیندارێک تێگەی هەمووی ڕاپێچ ئەکات بەرەوە ئەو قەبرەی ئەبات و ئەوەشی لەو قەبرەیە قوربانگیان ئیمما لە نەعیمایە و ئیمما لە عەذابایە. کاتێک کە تۆ لە نەعیما بیت نەبی لە دایاکەیتەوە نە لە باوە نە لە کەسوکان نە لە ماڵ و مناڵ و نە لە خۆشیەکانی دنیا. ئەم دنیایە واللهی دنیا فانیە وەزائیلە تێ ئەپەڕێت کاتیە خۆشیەکانی ئەم دنیام پێ بڵێت چییە بەس پێم بڵێت ئادەی خۆشترین خواردن لە بەردەستا بێت تام و چێژەکەی چەند دەقەیەکە کە چووە ناو گەروتەوە ئیتر تام و چێژەکەی نامێنێت دوای ئەیکەی بە پیسی و فڕێ دەیت وەرە کاکە گیان ئەو ڕۆژانی کە بە خۆشی تێت پەڕانەوە وەرە ئێستاکە چەند دەقە و چەند ساتێکیم بۆ باز بکە هیچی لە خەیاڵا نەما وەکو وێنە و تەسوود دێتە پێش چاوت بەڵام تام و چێژەکەی نییە عەزیزەکە کەواتە دنیایەک هەیە لەم دنیای ئێمە زۆر باشترە
والآخرة خير وأبقى. قيامت بو إنسان إيمان دار هم خير ترى واتا باش ترى وهمي شيء تريشة. أم دنيا سبحان الله روجيت بدل شان روجية بدل تنگ يا من يعني إما أبين بخفت بسر كومالي خلقوا يان أوان أبن بسر خفت بسر إيمو جابرا شيء نكم بخوتها توزي استرخي بیرکەرەوە ئەو قسانی کەوا من بۆ بکرد من پێش تۆ خۆم ئیسفادەم لێ کرد هەمومان دنیا بەجێ هێڵین بەڵام ئینسانی ئیماندار لە مردن ناترسێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چووە سەردانی گەنجەکە لە سەرە مارگا بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی براکەم وەزعت چۆنە؟ فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر ئەترسم لە گوناهەکانم زۆر ئەترسم بەڵام زۆریش ڕەجام بە ڕەحمی خوایە لێم خۆش بێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی خوای پەروەردگار لەگەڵ گومانی عەبدەکەیەتی ئەگەر گومانی وا بێت لێی خۆشە بێ خوا لێی خۆشە بێت. طبعا ئەهلی ئیماندار ئەهلی ئیمان ئەهلی ئیسلام بۆیە گومانت وا بێ خوای گەورە لێت خۆشە بێت. وواللهی ئێمە ئیش بۆ ڕۆژاکەین وواللهی بمانزانیە ئەو ڕۆژێکی ڕاستەقینە نییە. قەسەمن بالله ئێمە ژۆک ئەو خەڵکە لە چۆ بای بەهاتایە شەنمانەکە بەس قەسەمن بالله چاوەڕی ڕۆژێکەکەین ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر. والله چاوەڕی ئەو ڕۆژاکەین مەلائیکە ئیستقبالمان بکە چاوەڕی ئەو ڕۆژاکەین بە چاوی خۆمان الله ببینین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی إنكم ترون ربكم كما ترون هذا القمر. فەرمووی خوای خۆتان ئەبینن چۆن ئەو مانگی چواردە بوو ئەفەرمێ بە سەحابەکانی فەرموو ئەو مانگی چواردەیە چۆن ئەبینن ئاوا رب العالمین بە چاوی خۆتان ئەبینن. لهم فيها ما يشاءون ولدينا مزيد. هەرچی دڵت بیخوازێ لەو بەهەشتەیە هەیە ولدينا مزيد بینینی ئەڵڵاش بۆ ئەهلی بەهەش زیاد دەکرێت. کاتێ خوای پەروەردگار خۆی بە ئەهلی بەهەش پیشان ئەدا ئەهلی بەهەش خۆشیەکانی بەهەشتیان لەبیر ئەچێتەوە ئەوەندە تام و چێش لە بینینی ئەڵڵا ئەبینن. وەی قوربانگیان مەترسە هەمومان بردنیە لە پێشمانە مەردانە بژی وەکو پیا و قۆڵی لێ هەڵماڵە عیبادەت و چاکەکاری و پیاوەتی لە هەر شوێنێکا بوو بیکە زوڵم و ستەم و خراپەکاریش لە هەر شوێنێکا بوو لێ ڕاکە. هەوڵدا خەڵکت خۆش بێ موسڵمانانت خۆش بێت هەوڵدا لەگەڵ دایک و باوک تا باش بە لەگەڵ برا خوشکەکان تا باش بە خەیر بڵاوکەرەوە ئەمانە هەمووی ئەبن بە چاکە لە ڕۆژی قیامەتدا هەمووی بە چاوی خۆت ئەبینی. انشاءالله دەستەکانە خۆش بێ مامۆستا. وەڵای مامۆستا من پێشتر زۆر باشم یعنی کە مردوویەکمانە بۆیە لەگەڵ جەماعەتە چوون قەبری ماڵەکان هیچ خۆفم نەبوو بەڵام ئەو نزیکەی 2 ساڵە عین ناتوانم بچم بۆ قەبرستان بۆ سەردانی بێنم. ئەم سانی من ئەم ڕیکۆردا ئەوە ڕۆژانە 1-2 جار گوێ لێ ڕاگرە ئیسفادەی لێەکە یەقین بێت. انشاءالله دەستەکان خۆش بێ مامۆستا.